عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی کۆمپانیا ئەو کاناڵێکی زۆر سەرکەوتووە بەڕاستی مۆدەرنە و کارمەندەکانی مۆزەفەکانی هەموو بە ئستایلێکی زۆر ئیمڕۆژی و گەنجانەی من خەریکی پێکهێنانی سیدی دووەمم و هاتووم بۆ کوردستان بۆ ئەوەی کە کۆنتراکت ببەستم لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ کێوەرەکە بۆ ڤین تیڤی هاتووین سیدیەکەی من پێکاتووە لە 14 تراک کە هەموو ئاوازەکان هی خۆمە جگە لەوانەی کە فۆلکلۆرن ئەوانیتر هەموو ئاوازەکان هی خۆمە و دابشکردنی موسیقا هەمووی خۆمە زاڕۆی بادینی تێدایە سۆرانی کەلهۆری هەورامی هەمووانمە بەکارهێنەوە یعنی هەوڵم داوە کە سیدی دووەمم تۆزە بەربڵاوتر بێت پێویستە یعنی وەکو کورد پێم وایە ئەگەر منێکە خۆم بە زاڕۆی ئەردەڵانی سنەی قساکەم ئەگەر من بە کەلهۆری گۆرانی بڵێم خەڵکی ئەو گۆرانی بێژی کەلهۆری بێت بە سۆرانی گۆرانی بڵێ ئەوی کرمانجیە بێت بە هەورامی گۆرانی بڵێ هیچ کێشەیەک نییە هەموو کوردیە بەس زاراوەکان جیاوازە کاری سیدی من موسیقاکەی کە ئەرنج و ینی دابشکردنی موسیقاوانە هەر خۆم کردومە بەڵام وەکو ڕێکۆردی موسیقا بەشێکی لە تاران ڕێکۆرد دەبێت بەشێکی لە هەر کوردستان بەشێکی لە ستنە ینی تەرکیبی من موزیک لە شاری سنە دەستم پێ کرد بە ئامەری سنەتی من موسیقام دەست پێ کرد دوایەوە ڕۆشتمەنەوە دنیای موسیقای مۆدەرن دوایەوە من لە جگە لە زانکۆی موسیقا خوێند و بەس تەواوم نەکرد وازم لێ هێنا بەڵام لای مامۆستا ئەرسەلان کامکار کەمان مەسف کرد لای مامۆستا هوشەنگ کامکار کۆمپۆزیسیۆن فێر بووم و جگەلەوە لە زانکۆ لە دەرەوەی زانکۆ لەگەڵ مامۆستایان زۆر لە شاری تارانەوە ماوەی ئێستا سیاوم 14 ساڵە خەریکیشی موسیقا وەڵا زۆرتر لە ئستایلە خۆتاب ئەن کوردستانی ڕۆژ هەڵات ینی ئەو شتێکە هەیە هۆنەر زۆر لەوێ دەوری مهم ئەگێڕێەوە خەڵکێکی هۆنەرپەروەری هەیە لەوێ ئستایلی سنەتی هەیە و ئستایلی نوێیەکان عەرەبسک لێرە زۆر باوە بەس لای لە کوردستانی ڕۆژ هەڵات عەرەبسک کەس ینی من نەمبینیەوە کەس گۆداری بکات گەلێک حەشت دهۆکێت بکەم بەڕاستی دهۆک شارێکی خۆشە زۆر حەزم لێ لەبەرەوەی کە زۆر نزیکە لە شاری خۆمستنە ینی تەبیعەتی لەسەر چیایە جەڤێرە و خەڵکی دهۆک زاراوی بادینی من زۆر حەزم لێیە بەس هیوای سەرکەوتنم هەیە بۆ کاناڵی ڤین تیڤی و هیوادارم کە لە خزمەتکردن بەردەوام بن هەر بۆ شێوە بەو ئستایلە نوێیە لە پێشکەوتن و مۆدەرنبوونی هونەری کوردی هەر وەکو ئێستا دەور بگێڕێ سپاس عزیز ماڵاوە آخر منزڵە آخرین پرسەی خێڵخانەی دڵە آخر کوچی تۆ دوا هەناسەمە بەس پێ کرد